دیارە لە پارێزگای هەولێریش هاوشێوەی پارێزگاکانی دیکەی عراق و هەرێمی کوردستان لە بەیانیەوە پرۆسی دەنگدانی تایبەت دەستی پێ کردووە. ئەوەی تاوەکو ئێستا هەیە چەند پێشلکاریەک تۆمار کراون، ئەویش بردنە ژوورەوەی مۆبایل لە چەند بنکەیەکی دەنگدان لە سنووری پارێزگای هەولێر کە لە کاتی ئەوەی کە ئەو کەسانێکە یاخود ئەو کارمەندانەی هێزە ئەمنیەکان کە چوونەتە ژوورەوە و دەنجیان داوە بە شێوەیەک ڕیکۆرد کراوە یاخود ڤیددیۆ کراوە یا هەندێکیشیان فۆتۆیان گرتووە کامەیەکەکە لە ئەو خروقاتانەیە خود ئەو پێشلکاریانەی کە تۆمار کراوە لە تازەترین هەواڵدا کە بۆ ئێمە هاتووە و بە کورسات نیوز درراوە دیارە لە کاتی ئەوەی کە لە یەکێک لە بنکەکانی دەنگدان سامان حوسێن لە پرسراوی کیانی سیاسی لە بنکەی سیڤان لە هەولێر لە کاتی خروقات یاخود ئەو کاتێک کە ویستویەتی سکاڵا پێشکەش بکات کە لەسەرەوەی کە پێشلکاریەک لەو بنکەیە تۆمار کراوە لەلایەن ڕێگریان لێکراوە و دواتر لەلایەن ئاسایشی پارتی دموکراتی کوردستان لە هەولێر دەستگیر کراوە دواتر یەکێتی نیشتیمانی کوردستان هەرزوو دوایەوەی کە زاندراوە کە ئەو کەسە دەستگیر کراوە بە هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر ئازاد کراوە جا دەمەوێ هەندێک لە دیمەنەکانتان پێ نیشان بدەم کە ئێستا لە یەکێک لە بنکەکانی دەنگدانین لە هەولێر وەکو دەبینن ینی لە بەیانیەوە هێزە ئەمنیەکان بە تایبەتی کە ئەو بنکەی ئێمە لێن بنکەی ئەحمەدی خانیە هێزەکانی پێشمەرگە زیاتر لێ دەنگ دەدەن بە تایبەتی دیوانی وەزارەتی پێشمەرگە هەوڵەدەم لەگەڵ میوانەکەم قسە بکەم جەنابی خەدەمەگەر بێتی ئێرە کاگوڵات لەگەڵم دەبێت کاگوڵا سلااو دێبێ سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکە ئەوەی ئێوە بینیوتانە لە بەیانیەوە لێرن چۆنە پرۆسەکەەوە بە شێوەیەک بەڕێوە دەچێت پرۆسەکە بە شێوێکی گشتی زۆر بەڕێکپێکی بەڕێوە دەچی هیچ ئەشکالێک نەبووە لێرە و هەر کەس ئازادە دێ دەنجی خۆی دەدات و بە چ کاندیدێک و بە چ لایەنێکداتن کە هیچ ئەشکالێک نەبووە و بەڵام ئەحمەدی خانێش وەکو دیاری کراوە بۆ هێزەکانی هەفتە هیچ کێشەیەک نەبووە تاوکەستا لە هەندێک لە میدیا سێبەرەکانی دەسەڵات وا بڵاو کراوەتەوە گوایە لێرە لە بنکەی ئەحمەدی خانی ئێوە تیمەک لە دەرەوەن و یەکێک بە پێشمەرگەکان و تەنانەت با بەشێک لە ئەفسەرەکان دەڵێن دەنگ بە کاندیدێکی دیاری کراوە بدەن ئەمە تا چەند ڕاستە نا شتیوان نییە ئەوە خەڵک دەزانێ و هەموو بەرچاوی هەموو خەڵکی ئاشکرایە کە شتیوانیە و هەر هەموو خەڵک ئازادە و خەڵک دێتە ژوورێ و دەستەوە کەس نازانی دەنگ بەچێ دەدا و هیچ ئەو شتانە دوورە لە ڕاستی و درۆ دەلەسێ سەرت کاگوڵات هەوڵەدەم هەندێک لە دیمەنەکانی دیکەتان نیشان بدەم لەگەڵ ئەوەشدا میوانەکانم وەربگرم بۆی قسە بکەین کاکمیرانیش لەگەڵم دەبێت لێرە لێکێک لە کارمەندی وەزارەتی پێشمەرگە لەگەڵم دەبێت کاکمیران سلااو لێبێ چ جیاوازێگە بینی ئەو هەڵبژاردنە لەگەڵ هەڵبژاردنەکانی دیکە کاتێک کە هاتوونە و دەنگتاندا وەک هەموو هەڵبژاردنەکانی پێشوو دەنگدانی هێز تایبەتەکان لە ناویشیدا هێزی پێشمەرگەی کوردستان هەم لە ڕووی تەنزیمەوە بە شێوێکی جیاواز لە دەنگدانی مەدەنی بەڕێوە دەچێت چونکە ئەو نیزامی کە لە سەربازیدا هەیە هەمان نیزام پەیڕەو دەکرێت لە مەسلەی نۆرەگرتن و دابشکردنی ناوەکان و دەنگدان و کاتی ئامادەبوون دەبینی ئێستا دەنگدان لە کەشێکی ئارام بەڕێوە دەچێت هەموو ئەوانەی کە لێرن بەبێ هیچ کێشە و گرفتێک دەنجی خۆیان دەدەن بەو کیانەی یان بەو کاندیدەی کە خۆیان ببەستیانە دەستەکان خۆش بە کاکمیران من هەوڵەدەم چەند کەسێکی دیکەش لێرە وەربگرم جەنابی ئەمیدیش لەگەڵم دەبێت سلااوت لێبی جەنابی ئەمید سلااوت لێبێتن و ئەو کاتت باش پێم بڵێ ینی دەنگویەک بڵاو بووەتەوە گوایە ئێوە بە کارمەندی هێزەمنیەکان دەڵێن دەنگ بە کاندیدێکی دیاریکراوە بدەن ئێمە تا چەند ڕاستە و بە شێوەیەکی گشتی پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت زۆر ئاساییە و زۆر احتیادی دەستخۆشی لە هەواڵان و برادران دەکەین ئەوەی لە ڕۆژێدا بەشدار بووە داوا لە برادران و ئەفسەران و پێشمەرگەش دەکەم بێن بۆ بردن دەنگدانەکانی خۆیان بە ئاسایی بەڕێوە دەچێت هیچ شتێک تێگۆڕێنی و کەموگرنی هیچ شتێک دەستخۆشی لە هەموو ئەو ئەفسەرانش دەکەم و ئەو پێشمەرگانش دەکەم کە هاتنەوە ئێستا بۆ دەنگدان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و دەستخۆشیتان لێ دەکەم بە هیوای سەرکەوتن بۆ گەلی کورد زۆر خۆش بێ دەست خۆش بێ جەنابی ئەمید ئەگەر دەرفەتە بێ هاوڕێ هەوڵەدەم چەند کەسێکی دیکەش لێرە وەربگرم ینی جگە لەوە کۆمەڵک لە ئەفسەران لێرن و پێشمەرگەش لێرن سلااو لێبی چۆن دەڕوانێ پرۆسەکە بە شێوەی گشتی سەرەتا دەستان خۆش بێ سپاس بۆ تەواوی ڕاگەیاندنکاران سپاس بۆ هەموو کارمەندەکانی ئێرە من بۆ خۆم بۆ یەکەم جارە بناوم بە دەنگی تایبەت بێتەوە پرۆسەکەس باشە تا ڕادەیەکی باشە
ئارامی پێوە دیارە هاوکاریکردنی کارمەندان دیارە و پرۆسەکەش بە جوانی دەڕات. زۆر باشە دەستەکان قسەی تۆ چیە لەسەر پرۆسەکە بە شێوەی گشتی؟ پرۆسەیەکی زۆر هێمنە و بەسەر کەوتووە، هیچ کێشە گرفت هەبووە؟ هیچ کێشێکمان نەبووە. ئەم انتخابەتە زۆر جیاواز بەڵێ تر زۆر بە باشی بەڵێ وەدەچێت. ڕاستەوخۆ لەگەڵتانی باشە پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت؟ لێرە و لەوێ بڵاو بۆتەوە گوایە پێتان وتراوە دەنگ بە کاندیدێکی دیاریکراوە بدەن، ئێوە هێشتان لە دەرەوە تازە هاتون، کەس پێی وتونە دەنگ بەس کاندیدێک؟ نەخێر تا ئێستا کەس پێمان نەوتووە بە کاندیدێک یانیش هیچ کەسێک بە تایبەت دەنگی پێ بدەن، هەر گوتووە بە حەزی خۆتانە و ئێمەش بە حەزی خۆمان هاتین دەنگ بدەین. زۆر باشە. سلااو لێبی پرۆسەکە چۆنە؟ وڵی زۆر بە ئارامی بەهێمنان لەسەرخۆ بەڕێواچی و هیچ فشارێک لەسەر هیچ کەسەشینە ئەو دەنگویانە ڕەت دەکەینەوە کەوا دەڵێن کاندیدیا بۆ دیاری کراوە یان قسەشوا دەکەنەوە دوورە لە ڕاستیەوە، هەر کەسە بە حڕیاتی خۆماناتێت دەنگە دەین و هیچ زەختێک لەسەر هیچ کارمەندێک و ئەفسەرێک و برا پێشمەرگەچی نییە. دەرچاوە جەنابی ئاخیر سلااو لێبێ پرۆسەکە چۆنە بە شێوەی گشتی ئەوەی ئێوە لە بەیانیەوە لێرەن و چاودێری بە شێوەی گشتی چاودێری پرۆسەکە دەکەن؟ سەرەتا سڵاوتان لێبێ ڕۆسێکی ئارام و لەسەر خۆیە لەبانی هەموو ێزەکانی پێشمەرگاوی کە سەر بە قوتابخانێن بە شێوەیەکی نظامی سەران گرت و هەر کەسە بە جۆرەی وەحدەی خۆی و ناوی خۆی ئەچنە بنکانەوە دەنگی خۆیانەدەن. ئێوە بە کەس ناوتووە لە دەبێت دەنگ بدەنە کاندیدێکی دیاریکراوە؟ نەخێر، هەر کەس ئازادە، پرۆسێکی دیموکراسی هەر کەس ئازادە دەنگ بە هەچ کاندید و هەچ لیستێکەدا. سەرچاوبەرز خۆش بێ. هاوڕێ ئەوە جێبیست بووی ئەمە بەشێک بوو لە پەیامی هێزە ئەمنیەکان کە باسییان لەوە کرد کە هەر کەسە و ئازادەوار کارمەندێکی هێزی ئەمنی دێت دەنگ دەدات بە تایبەتی وەکوتم لێرە دیوانی وەزارەتی پێشمەرگا لێرە دەنگ دەدەن لەگەڵ هێزەکانی هەفتا لە بنکەی ئەحمەدی خانی دەنگ دەدەن و باسیشیان لەوە کرد کە ئەوان بە ئازادانە و بە هیچ کەسێکیان نەوتووە یاخود بە هیچ پێشمەرگەیەکیان نەگوتووە لە دەبێت دەنگ بە فڵانە کەس بدە یاخود بە شێوەیەکی گشتی. من هەوڵە دەم ئەگە دەرفەتە بێت چەند کەسێکی دیکەش لێرە وەربگرم قسەیان لەگەڵ بکەم بۆی بزانم پەیامی ئەوانچیە. سلااوت لێبی ڕاستەوخۆ لەگەڵتم پرۆسەکە چۆنە؟ وڵ الحەمدلله پرۆسەیەکی باشە بەڕاستی پێشمەرگە بە گروتینەوە بەشداری هەبژاردننی کردیە و خەرچی تێکۆشێرن دەزانن ئەو ڕۆکە ڕۆژێکی گرینگە و ئایندەی میلەتەکەشمان بۆ هەڵبژاردنەوە بەندە بۆیە بەشداری کاریگەر هەیە و ئینشاڵڵا سەرکەوتو دەبی. زۆر باشە جەنابی حاکم زۆر جار باس لەوە دەکرێت گوایە لە بەرەوەی دەنگدانی تایبەتە ئێوە بە هێزە ئەمنیەکانیان خۆت بە کارمەندەکان دەڵێن دەبێت دەنگ بە کاندیدێکی دیاریکراوە بدەن. ئێوە هیچ ئەوەتان کردووە بە نمونە لەگەڵ پێشمەرگەکان قسەتان کرد بێ بڵێنی لە دەبێت دەنگ بە کاندیدێکی دیاریکراوە یا پلیسێکی دیاریکراوە بدەن؟ خۆی دائما لە هەموو هەڵبژاردنێک پروپاگەندەی زۆر دەکرێتن یەک لەو شتانە ئەوەیە بەڕاستی ئێمە نەکەرێمە کەس تەداخل ناکاتن کە کاندیدی محەددی هەبیتن هەر کەسە ئازادە بۆ خۆی کە چۆن دەداتن بێگومانەوەیە کە کەسێک ئینتیمای حزبی خۆی هەیە دەنگ داتە حزبەکەی و لێن دەری شێ کام کاندیدی پێ باشە ئەوە حتمن دەنگ دات. دەست خۆش بە هاوڕێ ینی ئەوە جێبیست بووی قسە لەگەڵ هەر یەکێکیان دەکەی دەڵێت ئێمە ئارەزومەندانەیە پێیان نەوتوینە دەبێت دەنگ بە کاندیدێکی دیاریکراوە بدەن دیارە لە ماوەی چەند سەعاتی ڕابردوو ئەو دەنگۆیە بڵاو بۆتەوە گوایە لەو بنکەی ئێستا ئێمە لێن هێزێکی دیاریکراو لە دەرەوەی بنکەکە وەستاون بە کارمەند و تەنانەت بە ئەفسەرەکانیش دەڵێن دەنگ بە کاندیدێکی دیاریکراو بدەن بەڵام وەکو جێبیست بوون ئەمە هەموو ئەو دەنگۆیانە بوون کە باسی لەوە دەکرا کە وانە و ئەوان پێیان وتراوە دەنگ بە هەر لیستێ و بار کاندێک دەدەن ئازادن.